ناوچیە؟ أنس ئەنەس چوانی؟ باشي باشی ئەنەس ئەتوو کوردستان خۆش دەوێ؟ بەڵێ زۆریان کەم. زۆر کوردستان ئەوە توی خۆش دەوێ؟ ئاگاداری؟ باشە تو ناوت چییە؟ سینین چۆنی؟ زێن باشی زێنی؟ ئافرین. ئەتوو کوردستان خۆش دەوێ؟ ئافرین. ئەتوو ناوت چییە؟ کانیا کانیا چۆنی؟ باش باشە کانیا و چاویرکە جوانە دەدێ کوردستانی؟ بەڵێ کوردستان لێدە چاویرکە چ دەدەنێ؟ خۆشەوە نییە؟ ئەوجە لە خۆت هەر کتابی بخینەوە باشە؟ هەر کتابی بخینەوە تو کتابی تەماشای کتابی دەکەی لە ماڵی پەرت و کشتیوە؟ بەڵێ ئەدی بابت چیرۆک لۆ دەنێ؟ نا بابت نادێ چیرۆ؟ نارێتن بزانین ئەو کچە جوانە ئەتوو ناوت چییە؟ ڤینا ڤینا خان چۆنی؟ باش ڤینا خان؟ بەس پێم لە لۆندە جوانی ڤینا چێوە جوانی کردی؟ دایان بابا دایە دایە ئەتوو سۆراوی دایای بەکاردەینی؟ نا کوردستان؟ کوردستان؟ ئەتوو سۆراوی دایە بەکاردەینی؟ چ تا ئیشی بە منە؟ کار ڕاوستە بزانم چی ئیشەکی بە منە؟ فەرموو چی ئیشەکت بە منە کوردستان؟ جێتانەیە دەرێت چێ؟ دەرێ ئایا منداڵەکان ڕێز لەدا چەند دەگرن؟ بەڕێ بزانن ئەتوو ڕێز لەدای دەگری؟ باشە بزانم ئەدی ئەو گوڵە جوانە ناوی چییە؟ ئەتوو ناوت چییە؟ ڕێدین چۆنی؟ باش ئەتوو ڕێز لەدای دەگری؟ ئافرین هەستەوە گوڵەکەم هەستەوە ناوت چییە؟ لۆنا لۆنا ئەتوو ڕێز لەدای دەگری؟ زۆریان کەم زۆر ئافرین هەستەوە تو گوڵەکەم زانم ئەتوو هەستەوە ناوت چییە؟ ئایت چۆنی؟ باش ئەتوو ڕێز لەدای دەگری؟ ئافرین ئەدی کوردستان خۆشەوێ؟ ئافرین ئەتوو زان ناوت چییە؟ ئایا ئایا هەستەوە بزانم ئایا ئەتوو ڕێز لەدای دەگری؟ بەڵێ ئافرین ئەدی لە برا گەورە خوشکە گەورەکەتەوە کوردستان دەڵێ؟ بەڵێ ئافرین گۆرانی دەزانی؟ بەڵێ لە گۆرانێکم نۆگری بەبیریان چۆوە خۆش بوو؟ کا خۆی چیان نەگوت؟ ئەو دێ مناڵینە باخچەکەمان زێڕینە یاڵا مناڵینە باخچەکەمان زێڕینە خۆشە کوردستانە گۆرانیە؟ ئەوە هی منە گۆرانیەکە هی منە شعر و هۆندراوەکەی منە دانیشتە گوڵەکەم ئەتوو ناوت چییە؟ تینا تینا خان چۆنی؟ باش دە گۆرانیەکەم نۆبرێ تینا هەستەوە؟ گۆرانیەکەم نۆبرێ ئەوەی بگە؟ دیاڵە گۆرانێکی بێ مصطفى نمنع الاصطفى سيد الأنبياء اشتهت بالوفا كان ديا به إن يمدن ددنا ئافرین سەپرەشی بۆ لێدەن هەردووشی بەڵێ مناڵانی خۆشەویست کوردستان ئەو گوڵە جوانانە ئەوانە ئەولایە دەستە ڕاست بینیت تەماشاکە؟